لەناو پێنج حیزبە سەرەکیەکەی هەرێمدا لە ڕووی ئەنجامدانی کۆنگرەوە لە کاتی خۆیدا یەکگرتووی ئیسلامی لە پلەی یەکەمی ڕیزبەندیدا دێت کە لە 22 ساڵدا 7 کۆنگرەی ئەنجامداوە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە پلەی کۆتایی ڕیزبەندەکەدایە و لە ماوەی 41 ساڵی تەمەنیدا تەنیا 3 کۆنگرەی ئەنجامداوە. لەناو پێنج حیزبە سەرەکیەکەدا 2 حیزبە ئیسلامیەکە و بزوتنەوەی گۆڕان لە کاتی خۆیدا کۆنگرەیان ئەنجامداوە. یەکێتی و پارتیش زۆربەی کۆنگرەکانیان دواکەوتون و لە کاتی خۆیاندا ئەنجام نەدراون. بزوتنەوەی گۆڕانیش لە جیاتی کۆنگرە کۆنفرانسی نیشتیمانی هەیە و لە سەرەتای دروستبوونیەوە یەک کۆنفرانسی ئەنجامداوە. حیزبەکانی هەرێم لە ڕووی کۆنگرەوە بەم شێوەیەن. یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی پەیڕەوی ناوخۆی دەبێت هەر 3 ساڵ جارێک کۆنگرە ئەنجام بدات. بەڵام لە مێژووی 41 ساڵی ڕابردوودا تەنها 3 کۆنگرەی ئەنجامداوە. یەکەم کۆنگرەی لە ساڵی 1992دا بوو، واتە نزیکەی 17 ساڵ دوای دامەزراندنی یەکێتی. 9 ساڵ دواتر واتە لە ساڵی 2001دا دووەم کۆنگرەی خۆی ئەنجامدا و لە ساڵی 2010دا سێهەم کۆنگرەی خۆی ئەنجامداوە. کۆنگرەی چوارەمی یەکێتی بە پێی پەیڕەوی ناوخۆ دەبوو ساڵی 2013 ئەنجام بدرایە، بەڵام تا ئێستا ئەنجام نەدراوە. لە هەر 3 کۆنگرەکەی یەکێتیشدا تاڵەبانی بێبوونی کاندیدی دیکە وەک سکرتێری گشتی هەڵبژێردراوە. پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی 7 ساڵی تەمەنیدا 13 کۆنگرەی ئەنجامداوە. یەکەمین کۆنگرەی پارتی 16 ئابی ساڵی 1946 بووە، واتە ڕۆژی دامەزراندنی پارتی لە بەغدا ئەنجام دراوە. زۆربەی کۆنگرەکانی پارتی لە کاتی خۆیاندا ئەنجام نەدراون. ساڵی واش هەبووە 2 کۆنگرەی ئەنجامداوە. کۆنگرەکانی سێهەم و چوارهەمی پارتی لە ساڵی 1959دا ئەنجام دراون. ساڵێک دواتر واتە ساڵی 1960 کۆنگرەیەکی دیکەشی ئەنجامداوە. پارتی لە دوای ڕاپەڕینەوە تەنها 3 کۆنگرەی ئەنجامداوە و دوایین کۆنگرەشی کۆتایی ساڵی 2010 بووە. بە پێی پەیڕەوی ناوخۆی پارتی دەبێت هەر 4 ساڵ جارێک پارتی کۆنگرە ببەسێت و سەرکردایەتی پارتی تەنها بۆی هەیە ساڵێک ئەنجامدانی کۆنگرە دوابخات. لە کۆنگرەکانی پارتیدا هاوشێوەی کۆنگرەکانی یەکێتی سەرۆک بە بێبوونی کاندیدی دیکە هەڵبژێردراوە. بزوتنەوەی گۆڕان گۆڕان لە جیاتی کۆنگرە کۆنفرانسی نیشتیمانی هەیە کە بە پێی دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان هەر 4 ساڵ جارێک دەبێت کۆنفرانسی نیشتیمانی ئەنجام بدرێت. کۆنفرانسی نیشتیمانی لە گۆڕاندا هەمان ڕۆڵی کۆنگرەی حیزبەکانی دیکەی هەیە، بەو جیاوازیەوە کە لە کۆنفرانسی نیشتیمانیدا هیچ هەڵبژاردنێک ئەنجام نادرێت، بەڵکو بەرنامە و ڕێبازی سیاسی بزوتنەوەکە تاوتوێ و پەسەند دەکرێت. گۆڕان تا ئێستا یەک جار و لە ساڵی 2013دا لە هەولێر کۆنفرانسی نیشتیمانی ئەنجامداوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە پێی پێڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی دەبێت هەر 4 ساڵ جارێک کۆنگرە ئەنجام بدرێت. کۆمەڵی ئیسلامی لە ساڵی 2001ەوە دامەزراوە و تا ئێستا 3 کۆنگرەی ئەنجامداوە، واتە لە ڕووی کاتەوە کۆمەڵی ئیسلامی کۆنگرەکانی لە کاتی خۆیدا ئەنجامداوە، بەڵام لە هەر 3 کۆنگرەکەی کۆمەڵدا هاوشێوەی پارتی و یەکێتی هەڵبژاردنی کەسی یەکەم واتە ئەمیری کۆمەڵ بە بێبوونی کاندیدی دیکە بووە. یەکگرتووی ئیسلامی کوردستان 22 ساڵە دامەزراوە و لەو ماوەیەدا 7 کۆنگرەی ئەنجامداوە. بە پێی پێڕەوی ناوخۆی یەکگرتوو هەر 4 ساڵ جارێک دەبێت کۆنگرە ئەنجام بدات. زۆربەی کۆنگرەکانیشی لە کاتی خۆیدا ئەنجامداوە. لە کۆنگرەی شەشەمی یەکگرتوودا لە ساڵی 2012 ئەمینداری گشتی یەکگرتوو گۆڕدرا و کەسێکی دیکە بووە ئەمیندار. بەوەش بۆ یەکەم حیزب لە ناو حیزبە سەرەکیەکانی هەرێمدا کە لە کۆنگرەدا کەسی یەکەمی حیزب بگۆڕدرێت. جگەلەوەش یەکگرتووی ئیسلامی یەکەم حیزب بوو کە ڕاستەوخۆ کارەکانی کۆنگرەی لە ڕێگای ڕاگەاندنەکانەوە گواستەوە. هەروەها جیاوازیەکی دیکە یەکگرتوو لەگەڵ 4 حیزبەکەی دیکاوەیە. یەکگرتوو دەست پێشخەر بوو لەوەی بۆ هەڵبژاردننی کەسی یەکەمی حیزبەکە چەند کاندیدێک ڕکابەری یەکتر بکەن و لە دوایین کۆنگرەیدا 3 کاندید ڕکابەری یەکتریان کرد.